پێشەکی لێرە سەرنج بۆ چەند خاڵێک ڕائەکێشم لەوەی کە ئەبێ ئەو کەسێک کە گوێی لێ ئەگری ئەو زاراوانی بەکاریان دێنێ بزانی ئەو بە چ معنایە بەکاری هێناوە، نەک ئەوەی کە تۆ لەلاتە. بۆ نمونە ئەو باسی سەلەفیەتەکە، ئەو کە باسی سەلەفیەتەکە باسی مەدخەلی ناکە، باسی دکتۆر عەبدولەتیف ناکە، باسی ئەوانی تریە. ئێستاش ئەگەری سەرهەڵدانەوەی سەلەفی بە نەوعێکی تر بە گۆڕینی شێوازی خۆکوژیان، کۆمەڵکوژیان، تۆقاندنیان، جەستە لە ناوبردنیان، حزر لە ناوبردنیان، ئێستا هێزی سەلەفی هێزێکی کۆمەڵایەتی بەهێزە و سەرانی سەلەفی ئەتوانن بە شێوەیەکی تر ئەم هێزە تعبیە بکەنەوە و جارێکی تر بەری بدەنەوە گیانی هێزە دیموکراتەکان. سەلەفیەت ئەو بە زیهنی سەلەفیەتی باسیەکە، یعنی ڕابرد و خواز باسەکە، ئەگەر بیکەم بە کوردیەک بۆ شێوەیە. بۆیە کاتێکە ئەوڵە سەلەفیەت بۆ عەقڵی سەلەفیەت گەڕانەوە بۆ سەلەفیەت، مەبەستیەوە نیە گەڕانەوە بۆ محەممەد بن عەبدولوهاب و حەرەکەتی وەهابی وان. ئەو پێش محەممەد بن عەبدولوهاب و ابن تەیمیەش هەر پێ سەلەفیەتەکەیە تەبعاً. ئەنجا سەلەفیەت لە زاراوەی غەرب و لە زاراوەی ئەم عەلمانیا کە بەکاری دێنن، یعنی چەقبەستوویی، دژی کرانەوە عەقڵ گەرایی. ئەوە مەسەلەن لەمە ئاگادار بی. ئەنجا کە مەسەلەن نقطەیەکی تر باسەکە کە ئەوەڵێ فەساد مەسەلەن 800 ملیار دۆلار سەرف بووە بۆ فەساد. ئەوە عێراقیشە بینین بە پێی ئاخر تەقدیر 800 ملیار دۆلار بەس بە فەساد ڕۆشتووە لەم وڵاتە. 800 ملیار دۆلار. ئەمە لە کاتێکدا 60,000 خوێندنگا لە عێراقا، خوێندنگای قوڕە لە عێراقا. ئاسی ژیان دواکەوتووە، لە 124 بێکاریە، بەڵام 800 ملیار دۆلار لە سایی ئەم سیستەمەکە لە عێراقایە حکوومەتە لە دوای حکوومەتەکان بە هەدەریاندا هەموو بە فەساد ڕۆشتووە. فەساد لای ئێمە بە معنای فەسادی ئەخلاقیە، داوێن پیسی. ئەو شە عەرەبیەکەیە کە بەسەر یازاڵبەتۆ بەکاری دێنێ فەساد، یعنی فەسادی ئیداری، یعنی گەندەڵی. بۆیە لەوە ژواتیان نەگەین، یعنی عەقڵمان بە شوێنێکی ترا مەسەلەن بڕواوە بزانین ئەو باز لەوەکە کە ئەو ئیشێکی خراپەکە بۆ فەسادی ئەخلاقی سەرف بوو بێ.